باخەوانان باسی لێوە دەکەن ئەوان زەرمەند بوون بەهۆی ئەوەی کە بڕیار درراوە کە تاوەرەکانی کارەبا بگوازرێتەوە بە شێوەیە کە بەناو باخەکاندا تێپەڕێ، بەڵام ئەوان ناڕازین بەوەی کە تاوەری کارەباکان بەناو باخەکانیان تێپەڕێت، داوا دەکەن کە تاوەرەکان چیتر بەناو باخەکان تێنەپەڕێ و ئەوان زەرمەند نەبن. تاوەرەکان دیارە وەک لە دیمەنەکانە ئەیبینن، ینی تاوەرەکان بە جۆرێ دانراون کە لەمبەر بۆ ئەو بەری شەقامەکەی بە تەواوی گرتووە، ینی بە جۆرێک نییە کە بە ئاڕاستی بەڕێکی شەقامەکە بێت و مەترسی دروستنە کە هەم بۆ شۆفێران و هەمیش ئەمەش باخەوانانی نیگەران کردو. منەچمە لای چەند باخەوانێک بزانم کێشە و گرفتەکانی ئەوان چییە، کێشە و گرفتەکانی ئێوە چییە، ئێوە بۆچی لێرە گرتبوونەتەوە و دەتانوێت چیتان بکرێت، بۆچی ڕێگرن لەوەی کە تاوەرەکان بگوازرێتەوە؟ زۆر سوپاس بەخێر بێن. کێشە ئێمە ئەم تاوەرانە هیچ ڕێگریەکی نەکردو. ئەگەر زوومی کامێرەتان بیگوێژێت و ئەم تاوەرانە هیچ مشکلەیەکی نە لە جادە نە لە باخ. هەساون ئەم تاوەرانە هەر هەمووی ڕەبس کراوە خراوەتە ناو باخەکان، ئەکەوتە ناو سنووری ئەم باخانەوە کە هەمووی باخن. جا ئێمە لێرە داوا لە حکوومەت داوا لە وەزارەتی کارەبا و کشتتوکاڵیش بە دوواداچوونێکی بۆ بکەن، یعنی حەلی هەیە، حەلێکی زۆر بەسیت و چارەسەری چێ مەسرفێکی کەمتریش بە سێ تاوەر ئەوە تاوەرەکەی بەم چۆڵایە ئەیداتۆ لەم تاوەرە ئیتر هیچ پێویست ناکە 15 تاوەرە یا 25 تاوەرە ئەی خەتۆنا ئەو باخانە هەمویان تەمەنی 15 ساڵ و 16 ساڵ و 7 ساڵ و باخە. ئەم تاوەرانە هیچ مشکلەیەک بۆ جادە بۆ باخ هیچ مشکلەیەکی نییە، بۆ حکوومەت هیچ مەسرفی کەمتر تێچێ. هەساوە ڕەبزی کردو هەمووی خاتە ناو ئەم باخانەوە. ئێمە داواکاری ئەمە ئەوەیە. باشە، هەر 25 ساوەرەکە کەونە ناو باخەکانی ئێوە وە شوێنەگرن؟ نا، هەر 25ەکەی ناو باخ ناگرین، ئەوە کاتێکەوەتە ناو گەنمەوە، هەمووی دەخلی گەنمە. بەس کێشەکە ئێوە چی ئەتانەوێت داوای چی بکەن، ینی تەنها نەکوێتە ناو باخەکان یان زەوی کشت و کاڵەکانیش ئەوانەی کەوێتە زەوی کشت و کاڵی زۆر مشکلێنە. بەس ئەو تاوەرانە پێویست ناکە ئەو مهندسێک هاتووە بە GPS هەر بە GPS بەوێەوە هیچ ئاگای کەسی ئەم شارە بەرپرسی ئەم شارە ئاگای لێبێ، خەریتەیەکی داناوە زۆربەی خەریتەکان کەوتۆتە ناو باخەکان شوێنی تاوەرەکان. ئەو شوێنە ئەمە شوێنێکی باش، شوێنێکی بێ مشکلە، مەسرفێکی کەمتر دا حکومەت دەتوانێت زۆر بە ئاسانی سێ تاوەر لەوێدا کوتێت و بیخاتەوە سەر ئەم تاوەرە و هیچ ئیش و کاری خۆشی و حکومەتی مەسرفێکی کەمتر و ئێمەش باخەکانمان هەڵناگێڕێتەوە. باشە، ئەو مەترسی دروست ناکات لەسەر شۆفێران، چکە لە ماوەی ساڵان ڕابردووە مەترسی دروست کردووە، تەنانەت شۆفێرێک گیان لەدەستدا بەهۆی ئەوەی کە ئاستی جادەکە ئێستا بەرز بووەتەوە، ینی 2 بۆ 3 مەتر بەرز بووەتەوە. ئەمەش وای کردووە کە تاوەرەکان ینی کێبڵی کارەباکان نزمتر بنەوە، بەتابەت لەسەر و ئۆتۆمبیلانەی کە ئۆتۆمبیلی بارهەڵگرن. باشە، کەواتە کە ئەزانن کاریگەری خراپی بۆ لەسەر ژیانی خەڵکی دروستەکە، بۆچی ئەبێ ڕێگرتن؟ چکە ئێستا هەر بیبینن ینی بە ئاشکرا دیارە کە کێبڵەکان قسەکان و تەواوە. ئێمەش هەر هەمان داواکاریمانی حەزەکەین لیژنەیەکی هاوبەش لە کارەبا و لە زەرعەش بێت. ئەم تاوەرانە ئەخینە ئەم بەرەوە، ینی دوور ئەوە مەسەلا ئەو بەری جادەکە نیە، هەر لە سنووری ئەم بەرەوە دوور لە جادەکە ئەیخێنەوە سەر هەمان تاوەری خۆی، هەمان ڕێڕەوی خۆیەتی. پێویست ناکە ئێمەش قوڵمانە ئەو تاوەرە لە جادەکان بەرەوەری کردو ئەمە ڕێی کردووە، بەس ئەیخێتەوە سایدی خۆی ئەم بەر هیچ مشکلە بەسەر جادا قەتعی و کۆتایی پێدا ئەیخەمەوە سەر ئەم تاوەرە. ئیتر پێویست ناکە تۆ ئەم هەموو باخە هەڵکەنی ئەم تاوەرانە بدەی بەناو باخانە. باشە، قەرەبوو نەکراونەتەوە بۆ ئەوەی کە بڵێن لەبەرەوەی کە تاوەرەکان لە ناو باخەکانتاندا ئەنرێ ئێمە قەرەبووتانەکەن و بەڵام لە بەرامبەرە ئێوە ڕێگری دروست مەکەن؟ وەڵای قایمخام ئەوەی ودوتی ئەگەر بێت و ئێمە باخەکانەکەن دەوە چە قەرەبوویەکان بۆ ئەوی لە دەستی ئێمانە لە دەستی حکومەتە ئەگەر کردی ئەگەر ئەگەر کرا ئەو کات ئێوە ڕێگریەکەن یان نا؟ وەڵا هەر ڕێگرین ئێمە ئەگەر حکومەتی ساڵدامان دەتێ ئێمە پێنسەیە دەنێ بەس باخەکان هەڵ نەکەن. حەدیشەیە ئەوە عەمودەکان تاوەرەکان لە حەدێکیە بە یەک عەمودی سنگڵ ئەچێتە سەر تاوەرەکانی خۆی هەمان تاوەر لە جادەکەشە کاتە ئەم بەرەوە 30 مەتر بۆ 40 مەتری لە جادەکە دوورە. باشە، چەند باخەوانن ئەوەی کاڵ؟ 9 باخەوان 89 باخەوانین. هەمووتان ناڕازین؟ هەموومان ناڕازین. باشە، هەر هەمان ئەو پرسیاری کە لەو بەڕێزم کرد، ینی ئەوە هەست ناکەن کە مەترسی لەسەر خەڵک دروستەکە، ینی گواستنەوەی باشتر بێت و باڕاستەی جادەکە بێت باشترە لەوەی کە بەناوەڕاستی شقام جادەکە هەردوو دوو سایدەکە تێپەڕێت. سەکەی تۆ تەواوە ئێمەش ئەڵێ مەترسی دروستەکە سەر جادەکە، بەڵام ئەوەگە کردیا ئەم بەرەو لە جادەکە دووری خستۆ 30 مەتری 40 مەتر لە جادەکە دووری شەکەوێتەوە بە یەک تاوەر تا دوو تاوەرە چێتەوە سەر پێوەری خۆی و ڕێڕەوی خۆی. هیچ زەرێکی نە لە شۆفێرێدا نە لە فەلاحەکانیشەدا. حەلی هەیە بەبێ ئەوەی زەرر بەبێ ئەوەی زەرر نە لە تاقدا نە شۆفێردا نە لە باخەوانەکانیش. سپاسی جەنابی دەکەم. دیارە وەک خۆیان باسییان لێوە کرد ئەمە کێشەی باخەوانانە، ئەگەر بیبینن لە دیمەنەکانە ئەمە تاوەرەکانی کارەبایە کە لەسەر جوتسایدی نێوان شەقامی جوتسایدی نێوان هەڵەبجەسی سادەق تێپەڕێ. دیارە تاوەرەکان بە شێوەیەک دانراون کە دوای ئەوەی کە ئەم شەقام ئەم جوتسایدە دروستکراوە
کێبڵی کارەباکان بە ناوەڕاستی هەردوو جوتسای دەکات تێپەڕێ ئەمەش مەترسی دروست دەکات لەسەر بار هەڵگرەکان چونکە بەهۆی ئەوەی کە شەقامەکە جادەکە بەرز بووە زیاد 2 بۆ 3 مەتر بەرز بۆتەوە لە بەڵێ نزار سپاس بۆ خستنە ڕۆی تەواوی زانیاریەکان.